وەک کادرە پێشکەوت ئێمە دیفاعمان لە مۆزوعە کردووە نەمانهێشتووە ئەم حاڵەتە لەک یعنی بێتە ناو کەرکووک. یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک لە هەوڵەکانی بەردەوامە لە بەدواداچوون و پەیوەندی کۆڕ و کۆبوونەوە بە ئاراستەی چارەسەربوونی ئەو کێشە و گیر و گرفتانەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە شارەکە سەری هەڵداوە. لاوتێکیدا لێپسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئێمە لەم قۆناغا هەسیارەی خەبات خەڵکی خۆمان جێ ناهێڵین و خەمخۆر و بە پەرۆشین. وتیشی ئەرکی سەرجەم حیزبە کوردستانیەکانە بوونی خۆیان و یەکریزیان بپارێزن لە شاری کەرکووک. حزب کوردستانیەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەمیان لە کەرکووکن و کۆبوونەوەمان کردووە بە یەکەوە ڕەنبێ بەیانیش کۆبوونەوەیکی دیکە بکەین. من دارج کرداوە لە پارتی دیموکراتی کوردستانەکەین بوونی هەموو حزب کوردستانیەکان و لەم قۆناغا ڕەنبێ لە هەموو کاتێک پێویستتر بێ. ئایا شارەکە چۆڵکەین و بیدێنە دەست ئەوانەی کە دەیانەوێت کورد لەم شارە نەمینێ. ئێمە ڕۆژگارێک خەڵکی کەرکووک بەعس حکومەتی دیکتاتۆری سەدام بە ئاگر و ئاسن حکومیە وڵاتەیە کرد خەڵکی کەرکووک خۆڕاگر بووە. بۆیە گرینگە ئێمە لەم قۆناغا لەگەڵ میلەتەکەی خۆمان لەگەر خەڵکی کەرکووک بین و ئەم حەق و ناحەقیانە ئەم تەجاوزاتە دەکرێت چ لە ڕێگای نوێنەرەکانمان چ لە ڕێگای لیژنەی یاسایی چ لە ڕێگای خۆپیشاندان چ لە ڕێگای ئەوە بتوانین دەنجی میلەتەکەمان دەنجی کەرکووک بگەینە لایەنی پەیوەندیدار و هەوڵ بدەین لە چوارچێوەی دەستوریان خروقاتانەی کە دەکرێت بە پێچەوانەی دەستورە ڕێگا نەدرێ. ئەمە گرینگە ئەم ئەرکەی کە بەتەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرچی هەموو حیزبە کوردستانیەکانە عێراق هێزەکەی نابەرامبەر بوو لەگەڵمانە ئێمە کشاوینەوە لە دەروی کەرکووچین بەڵام خۆیتر پێشمەرگە هەر ئەوە نییە چەکەکەی بەشانەوە بێ. پێشمەرگە قەڵەم بەدەستەکانن، پێشمەرگە گەنج و لاوەکانن، پێشمەرگە خەڵکی خۆی کەرکووکەکە ئەسڵەن کەرکووچی بەزێنێشتوە یا هاتۆ جوو هەگەڕاوەتەوە شاری کەرکووک. ئێمە کە شارەکەمان وێران نەبووە توانین زۆر بە ئاسانی خۆمان دروستکەینەوە. بۆیە ئێستا ئێمە قسەمان لەسەر ئەم جۆرە خەباتێ حکوومەتی ناوەند و بەغدا لەسەر کەرکووک بووە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت گوێنەدان بە ئامۆژگاری دۆستەکانمان و بوغڕایی و نەزانین و ناسیاسی کورد کەرکووکی گەیاندا ئەم قۆناغا. ئەندام پەرلەمانێکیش ڕای دەگەیەنێت چەندین لیژنیان پێکێناوە بۆ لێپرسینەوە لەو سەرپێچی و نایاسایی و نادەستوریانەی ئەنجام دەدرێت لە شارەکەدا. بەداخەوە بوغڕایی و نەزانی و ناسیاسی سەرکردایەتی کورد هیچ ئەو هەموو داوا و پێشنیار و زەمانەتانەی بە هەند وەرنەگرت بگرە جۆرێک لە عینادی و لەکە لە ڕقی سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم کوردی گەیاندە ئەم قۆناغەی کە هەیەی. ئەمە دەستکەوتێکی زۆرمان هەبوو لە کەرکووک و ناوچە دابڕێراوەکان بەگشتی. خۆشحاڵی ئەمڕۆکە و برادرانی سەرکردایەتی یەشێتی هاتنێتە کەرکووک بەڕێز کاک ڕفعەتەوە کاک ئاسۆ و هەواڵەکانی دیکە وەستا ڕەسوڵە کاک سیروان هەموو ئەو برادرانی دیکە چەندین کۆبنەوەمان ئەنجام داوە لەم چەند ڕۆژی ڕابردوو و کۆبنەوەی داهاتوشمان هەل لەم ڕۆژانەیە هەیە. چەند لیژانێکمان دروست کردو بە حقیقەت. ئەم لیژنانە لەسەر مستەوای مەڵبەندی کەرکووک دروست کراوە. بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە دابشکراینتە سەر یەکێک لەو لیژنانە. ئامانج لە دروستکردنی ئەو لیژنانە بۆ ئەوەیە بۆ خەڵکی کەرکووکە و بە دەنگچوونەوەی داواکاریەکان و کێشە و مەشاکلەکانی خەڵکی کەرکووکە لە هەر شوێنێکا کێشەیەکی دروست بوو ڕاستەوخۆ بۆی چارەسەرێکی ئانی بۆ بدۆزینەوە و بتوانین لەو قەیرانە بە زووترین کاتی دەرچین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی دڵسۆزی و خۆ بە خاوەندارێتی شارەکە چ لە ئێستا و چ لە ڕابردوو مێژوویەکی پڕ سەروەریان تۆمار کردووە لە قوربانیدان لە پێناو ڕزگاری و پاراستنی ناسنامەی کوردستانی بوونی شارەکە. لەم دۆخە هەسیاری ئێستاشدا هەموو هەوڵەکان بە ئاراستەی دەربازبوون و دۆزینەوەی دەرەچەی نوێ بە ئامانجی چارەسەر بوون. ئەمەش لە بەرنامەی کارەکانی ئەم حیزبەدایە. خەبات نەچمەدین، گەلی کوردستان، کەرکووک.